بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ئاڵۆزیەکانی ئێران. ئەوەی لە ئێران ڕوودەدات چییە؟ بەچی دەکا؟ بەکوێ دەکا؟ ئایا دەستی وڵاتانی دەرەکی لە پشتەوەیە یان نا ناوخۆی ئێران دەکوڵێ باریابووری گەشتووە بە دۆخێکی تر خەڵکەکەی تەحملی ناکە؟ نیزامەکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا دەکا؟ ئەم بابەتانە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەتوانەمەر لێکۆڵەری سیاسەتی ئێران. کاگەتوان سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێرات سەرچاو. خۆشبیە. زۆر بەخێر بی. ئەوەی لە ئێران ڕوودەدات چییە؟ ئوستاز ئەگەر سەیرێکم دۆخە بکەی پێویستمان بە چوارچێوەیەکی فکریە بۆ تێگەشتن لە دۆخی ئێران، چونکە تەبیعەتەن ئەم سیستەمە چەندین ساڵە ڕوبەڕووی دەیان خۆپیشاندانە بێتوانێ، بەڵامە بینیە توانێت خۆپیشاندانەکە تێپەڕێنە یان بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی ئەو داڕمانە نابێتوانێت کە نارەکان یان لە دەرەوە چاوەڕانەکریان چاودێرەکان چاوەڕانیەوەیان لی هەیە نەتوانانی جێچێک لەم خۆپیشاندانانە تێپەڕێنێ. لە کاتێکان لە ڕابردووی ئێرانە لە بە تایبەتی 10 ساڵی ڕابردووە بەدەیان خۆپیشاندان و ناڕەزایەتیمان بینیەوە کە گەشتۆتە ئاستی ئەو ڕادەیەی کە کاتی خۆی لە شۆڕشی ساڵی 1970 ئێرانی پێڕووخاوە. ئایا پرسیارەکە ئەوەیە ئێستا بۆ خۆپیشاندانەکان ئەو توانایان نییە؟ ئەمە پرسیارە سەرەکیەکەیە. پێم وایە ئەبێت تۆزێک دوورتر بڕوانین لە دۆخی ئێران. ئێمە ئەتوانی سەیری ئێران بکەین وەکو مۆدێلی ئەو دەوڵەتانەی کە لە دوای شۆڕشێکی ئایدۆلۆژی هاتوون، دەسەڵاتێکی ناوەندی بەهێز کە لە دوای شۆڕشی ئایدۆلۆژی هاتوون، کۆمەڵێک تایبەتمەندی و سیفات و خاصیەتی خۆیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان تایبەتمەندە بە خۆیان لەگەڵ هیچ دەوڵەتێکی ترا ئەتوانین بڵێن هاوشێوەیان نییە. نمونەی ئەمانش زۆرە، وەکو وڵاتی چین، وەکو یەکێتی سۆڤێتی پێشوو، وڵاتی ڕۆمانیا، وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات. عادەتەن ئەو وڵاتانەی کە دەسەڵاتێتی ناوەندیان هەیە بە شێوازێکی سێنترال و مرکزی وڵاتی خۆیان بەڕێوە بن لە دوای شۆڕشێکی ئایدۆلۆژی هاتوون کۆمەڵی خاصیەتی تایبەت بە خۆیان هەیە کە کۆماری ئیسلامیش لەمانەیە بە شێوەیەکی گشتگیر هاوبەشی لەگەڵ هەموو دەوڵەتانی کە هەیە. یەکەم ئەوەیە کە ئەو ئیلیتایە، ئەو نخبە سیاسیەی کە دێت شۆڕش ئەگرێتە دەستی خۆی، ڕاستەوخۆ نخبە سیاسیەکەی پێش خۆی ئەسڕێتەوانێ، نخبەیەکی تازە بەرهەمێنەیە کە هاوتەراز و هاو ئاستی ئەو بیر و باوەڕ ئایدۆلۆژیە تازەیەتی کە دروستە بێ لە دوای شۆڕش. ئەمە لە هەموو وڵاتانی کە لە چینیش لە شۆڕشی ماو ڕووی داوە و لە یەکێتی سۆڤێت و لە ڕۆمانیا و لە زۆربەی وڵاتانی کەش نمونە زۆر ئەتوانین بەراوردیان بکەین. وە کە دێت ئەم ئیلیتێکی نوێ دروستە بێ، نخبەیەکی تازە دروستە بێ، وام نخبە تازەیە نخبەیەکە لەگەڵ هیچ نخبەیەکی پێشتری خۆی یا دوای خۆشی بەراورد ناکرێت. و یەکەم ئیش کە ئەیکا ئەو نخبە پێشووی کە شۆڕشەکەیان کردووە کە کوردەکانیش لە شۆڕشی هەفتاونەیە بەشداریی زۆر کارایان هەبووە، هەمویان لەسەر شەقام بوون، وەکو ئێستا کوردەکان لەسەر شەقامن و مافی خۆشیانە. یەکەم شت ئەو نخبە ڕابردووە هەمووی ئەدا لە بە جۆرێک لە جۆرەکان لە تەسفیەکردن. ئێمە ئەومان لە مێژووی ئێران بینیوە تۆ ئێران لە سەرەتایە لە شۆڕشی هەفتاونەیە شۆڕشی گەلانی ئێران بۆ بەبێ جیاوازی چەپەکان، مارکسیەکان، نەتەوەگەراییەکانی ئێران و کوردەکانیش تایە بەشدار بوون. بەڵام دوای ئەوە دوای سەرکەوتنی شۆڕش ئەبینی کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرادێ. شۆڕشی گەلانی ئێران ئەبێ بە شۆڕشێکی مەزهبی و مەزهبیەکە هەنگاوەتە قۆناغێکی نوێ بە شۆڕشێکی فقهی لە چوارچەوەی دەستورەکەیە شۆڕشی تیۆری ویلایەتی لەناوڕووی ڕەنگی بەڵێ جا ئەگەر مساعدەم بکەیت شۆڕشە فقهیەکە هەنگاوێکی کە ئەنێ ئەڕواتە پێشەوەی بە شۆڕشێکی ئایدۆلۆژیەکەش ئەگۆڕێ بە شۆڕشێکی کەلام میحوەر. ئەوکۆی ئێستا بینی بوون و وجودی کۆماری ئیسلامی ئێران وەستاوەتەوە لەسەر منتەفیکردن و هەڵوەشانە و دژایەتیکردنی ئیسرائیل. ئەم چەمکانە لە ڕووی زانستی سیاسی و زۆر نزیکن لێکەوانێ، بەڵام هەر یەکەیان دەلالەت لە قۆناغێکی کۆماری ئیسلامی ئێرانەکە. ئەمە دۆخی یەکەمی ئەمە. بۆیە ئەبینیت ئەو فاکتەرانەی کە لە ڕابردووە لە کۆماری ئیسلامی لە ئێرانی ڕابردووە، ئێرانی پێش هەفتاونەوە توانای گۆڕانکاریانە بووە لە ئێستای وجودیان نییە. ئێمە ئەبینین بۆ نمونە ئەگەر گۆڕانکاری یەکەم گۆڕانکاری شۆڕشی مەشروطەی ئێرانی سیر بکەین کە پێوتە شۆڕشی دەستوری یان گۆڕانکاری خۆماڵیکردنی نەوت، ئەوەی کە حکومەتی مصدق کە شۆتوانی بڵێن شۆڕشێکی حەقیقی گەلانی ئێران شۆڕشی مصدق بوو کە سەرکەوتوش بوو، یا دوای ئەوە شۆڕشی گەلانی ئێرانی هەفتانۆش دایمە سێ فاکتەر هەیە پێکەوەیشیان گرتووە لە مێژووی مۆدێرنی گەلانی ئێرانە پێکەوە دەست بە دەستی یەک هەنگاو بە هەنگاو چوونەتە پێشەوانەی گەشتونەتە قۆناغی گۆڕانکاری جددی. ئەمە لەمەیانی ئێستا بۆ جەنابتی ڕوونەکەمەوانێ بازار میلەت بە تەنیا خۆی تاک بە تاچی هاوڵاتیانی ئێران بەبێ جیاوازینەتەوەکان بە کوردی شەوانێ ئەوەی کە کاسبە ئەوەی بازارە ئەوەی بە شێوازێکی ڕاستەوخۆ لەم سی حکومەت و سیستەمی حکومڕانی و ئەو بارودۆخە سەختە ئیقتصادی ئێرانی کردووە. ئەمە وەکو فاکتەری یەکەم.
فاکتەری دووەم ناوەندی مەرجعی ناوەندی دینی مەذهبی کە چوارچێوەیەک بووە هەمیشە وەکوبینی لە شۆڕشی مەشروطەیە هەمیشە ئایەتوڵا مودەرس و حلی و چێ و تەباتەبایی و مدەرس هەمان هەمیان ڕۆڵیان ژێڕاوە لە شۆڕشی مصدق ئەبینی ئایەتوڵا کاشانی شانبەشانی مصدق ڕۆڵ ئەجێڕێ بۆیە ئەتوانێت خۆماڵیکردنی نەوت بکە بۆیە توانێت تەنها شاش ئەوەیە لەگەڵ سورەیای خێزانیا دەستی ئەگرێت و ئەڕواتە دەروانێ و دوایەوە لە ڕێگەی کودەتای ئاژاکسەوانەیە گەڕێنەوانێ لە 79 بە هەمان جۆرە واتە لەلایەک بازار تاک بە تاچی هاوڵاتیەکانی گەلانی ئێران لە پاڵ ئەوەیە جامیعەی مەذهبی ئێرانی وەکو چۆن لە 79 ببینیمان خومینی لە نۆڤڵۆ شارتۆ لە فەڕەنسا دانیشت بوو بەڵام ئەوەی کە ئیشوکارەکەی هەڵ ئەسووران ئایەتوڵا تاڵەقانی و هاشمی ڕەفسەنجانی و مەهدەوی کونی و هەموو ئەوانەی کە لە ساحەکەیان موجود بوون ئێستا کاتیەوە نیە بە شێوازێکی قوڵ دراسی شۆڕشی 79 بکەین لەگەڵ ئەم دوانەیە ئەوەی کە پێی ئەوترێ لەگەڵ ئەو ئیلیتە ئەو نخبە سیاسی میلیگەرایی کە لەناو ئێرانە بە دوای چاکسازیە گەڕاوە بەدوای کۆمەڵگەی مەدەنیا ئەوداڵ بووە بەدوای کۆمەڵە شتیکەیە بەدوای کۆمەڵی دروشمیکە کە لە سەردەمی مصدق بوونی هەیە و لە سەردەمی شۆڕشی 79 کۆمەڵی کارکتەریکە وەکو مهدی بازرگان ئیبراهیمی یەزدی هەموو ئەو کارکتەرە قەومیانی کە ئێستا هیچ یەکێک لەمانە لەناو جادەی ئێرانیە لەناو شارعی ئێرانیا نابینی و ئەگەر هەش بێ لە دەرەوەی ئێرانن بۆیە ئەبینی هەموو خۆپیشاندانەکان هەموو ئاعترازەکان کە ئێمە پێڵین خۆپیشاندان بەڵام ناوخۆی ئێران پێڵە اختشاشات یعنی ئالۆسکاندن فەرقی زۆرە کە تۆ بێژێک بڵێ شێویگەر ئەبێ بەو ئوسلوبە سەختە وەڵامی بیتەوە ئاژاوەجێر ئێمە لە دەرەوانێ ئەمانە وەکو مافێکی ڕەوا تەماشاکەین بۆ هەموو نەتەوەکان بە کوردی شەوانێ بەڵام گرفتەکە لەمەدایە ئەم ئیلیتەی کە ئێستا ئەم نخبەی کە ئێستا لە ئێران دێتە سەرجادا هیچ یەکێک لەو دوو کۆڵەکەی کە نییە کە کۆی کاتەوانێ ئەم توانایە ئەم هەموو وزە باشە بە عقاری ئەوەیە بڕێ کە بگاتە ئیستنتاجێک بۆ گۆڕانکاری باشەکەتوانیانێت ئەتەوێ بڵێ ڕابەرێکی نییە يعني ڕابەرایەتی ئەی طبعاً خۆی یەکێک لە خاسیەتەکان وەکو یەکەم باسم کرد ئەو نیزامە داخراوانە نیزامی تاڕادەیە توانین بڵێن شمولی یان دیکتاتۆری کە لە دوای شۆڕشێکی ئایدۆلۆژی دروست بوون هەموو ئەو عنسوڕانەی کە ئەتوانای گۆڕانکاریکردنیان هەیە لە بینی ئەبان ناهێڵێ یعنی تۆ ئێمە ئەمە لە زانستی سیاسەدا پێوترێ سیستمی هایبردی یعنی دوو جەمسەری یعنی چوارچێوەیەکی تاڕادەیەک دیموکراتی دروست ئەبێ بۆ منە بینی سیستمی ئێران بە بەردەوامی تاکی لەسەرەوە کات و انتخابات بکرێ بۆ لە بەرەوەی هەوڵەیە لە انتخابات و مەشروعیەتی سیستەمەکەی وەربگرێت بە بەردەوامی تۆ ئەبینی لە ئێران هەموو ساڵێک انتخابات دەکرێت انتخابات بۆ هەڵبژاردننی شار بۆ ئەندامانی ئەنجومەنی شوڕای ئیسلامی بۆ شارەزایانی ڕابەرەوە بۆ سەرۆک کۆماریش بەڵام انتخابات هێندەی کە بۆ شەرعیەت بەخشینە بەچوە بۆ چارچێوە و هێڵە سوورەی کە سیستەمەکە دیاری کردووە هێندە بۆ دروستکردنی گۆڕانکاری نیە بەڵام ئەم سیستەمانە خۆی گرفتە ئێمە لێرە ئەگەینە دەرەنجامێ ئەم سیستەمە داخراوانە لە کۆتاییدا پیر ئەبن ئێمە لە ناحی فکرەوە ئێستا من پێم وایە ئەمریکەکان گەشتونەتە ئەو بڕوایی کە ئێران لە دەرەوانێ بە هەر هێرشێک کە بکەیتە سەری ڕنگ بێ بەهێزتری کە ئێمە لە شۆڕ لە هێرشی لە جەنگی 12 ڕۆژەیانمانبینی بە جۆرێک لە جۆرەکان ئەو قەنەعەتیان لا دروست ببوو کە پێشدەستێکی ئیسرائیلەکان بزانین ئایا دۆخی ئێران و میلەت هەمووی دێتە سەر جادە و توانای گۆڕانکاریکردنی هەیە بۆیە هەست بۆ پاڵپشتێک گەورەیە بکەم بۆی میلەت بێتە سەر جادە بەڵام ئێستا کە بینیان لێکەوتەکەی نەک توانای ئەوەی نەبوو ئەم ڕائە دروستکە بەڵکو بوو بە یەکگرتووی بەهێزتری ئێستا هاتۆ پلانەکە عکس بۆتەوە بۆ ئەم دۆخە ژوە هەیە نه ئێستا عکس بۆتەوە ڕێک پلانەکە بە جۆرێکی کەیە میلەت بێتە سەرجادە بۆی دەستێوەردان بکرێ ئایا ئەکرێ ئەمە شتێکی کەم بابەتێکی ترە لە ڕووی نێودوڵەتیوانێ ئەبێ قسەی لەسەر بکەین ئایا ئەمریکا مەبەستێتی دەستێوەردان ئایا کۆمەڵگەی نێودوڵەتی تەدەخل ئەکا ئایا ئیسرائیل توانای هەیە ئەوانە کەمە پرسیار لە پرسی نێودوڵەتیە کاگەتوان بارجارێت لە ناوخۆ بمێنینەوە ئەوانەی لەسەر شەقامن ئێستەکێن تاک بە تاچی گەلانی ئێرانن بە بێ جیاوازی نەتەوەکان داوای مافێکی ڕەوای خۆشیانەکەن هیچ یەکێک لە باوەڕ ناکەم هیچ کەسێکیش ئەمانە بە ئاژاوەجێر نازانین تەنیا میدە ئێرانی ئەمانە بەکو ئاژاوەجێر وەسف ئەکا ئەویش هەکۆی خۆپیشاندەران بە ئاژاوەجێر وەسف ناکە ئەڵێ دەستێکی ئاژاوەجێر لە ناو خۆپیشاندەراندا کە هەوڵەیە بە ئاقاری سووتاندن و تێکدان و کۆمەڵی کابرا ئەجینا ئێران بۆ خۆی دانی ناوە بەوەیە کە دۆخی ئابووری زۆر خراپە گەشتۆتە بنبەستێکی سیاسی و ڕێگەی دەربازبوونی نییە بەڵام گرفتی سیستمی بیرکردنەوە یا ئەوەی کە پێوترێ وتاق فکری تاران بە جۆرێک کە دایمە هەوڵ ئەیە دان نەنێ بەوەی کە ئەم گرفتانەی کە بۆی دروست بووە پەیوەندی بەو چوارچێوەی ئێرانەوە هەیە کە لە ناو سیستمی نێودوڵەتیان مەقبول نیە هێندە زیاتر بیرەکاتەوە کە ئەم گرفتانەی وەکو گرفتێکی اقتصادی تەماشا بکات کە کارێکی چۆنەڵی ناوخۆ دروستی کردووە بۆیە بینی بەردەوام ڕخنەکان لە سیاسەکانی خۆیان نەگیری ئەڵێن ئەمایان کارامەت نییە بە نەفرێکی کارامەتر بێنین هیمەتیان لا بێت
سکرتێری بانکی مرکزی ئێرانیان لا هێنایەنەوە. هێنان بڵێ پێشتر فەرزین بوو هیمەتیان هێنایەوە لە کاتێکا پێشتر هیمەتی بەرپرسی بانکی نادی و یعنی زیاتر وەکو کێشەیەکی ناوخۆیی تەماشای ئەم ڕووداوانەی ناو ئێرانەکە تا زیاتر وەکو کێشەیەکی نێودەوڵەتی ینی کوور دەڵێ دەست بۆ برینەکە نابە نەخێر دەست بۆ برینە سەرەکیەکە نابە باشە ئێستا گەشتۆتە خۆناکێک کەیترها وەکو دەڵێ خۆناکێکە گەڕانەوەی نییە پێ دوایە ئەوەی کە دۆناڵد ترامپ پێشووت ئێرانەکان داوای ڕێکەوتنیان کردووە گەشتۆتە خۆناکێکی تر بە ناچاری ڕێکەون و ئایا لەسەر چی ڕێکەکەون ئوستاز من زۆر بە وردی ڕەسەدی ئەم خۆپیشاندانان و سیاسەتی ئەم چەند ساڵەی لە دوای واقعی حوتی ئۆکتۆبەرەوانەیە گە دیقەت بێ هەموو ئەم ڕووداوانە بە شێوازێکی گرێدرا و پێکەوە گرێدراون من ناتوانم بە تەنیا تەماشای ئەوە بکەم کەمڕۆ لە ئێران ڕوادایە بە تەنیا تەماشای بکەم کە دوێنێ لە سووریا ڕوویداوە لە حەلب ڕوویداوە بەرامبەر بە کورد ئەمە سیستەمێکی نوێی نێودوڵەتیە قەرارە جێگرەوەی ئەو نەزمەی پێشووتر ئەگرێتەوانێ لە دوای ڕووداوی واقعی ئەوەی کە من ناوە زدی واقعە دژە واقعی حوتی ئۆکتۆبەرەوە ئەبینی گۆڕانکارەکان زۆر خێراتر بوونەتەوانێ لە کۆی ئەم ناوچەیە جەنگە و ئەوەی مادۆرۆشمان بینی لە ڤێنزوێلا ئەوەیە کە سیستمی نێودوڵەتی گۆڕانکارێکی گەورەی بەسەردادێ لەم گۆڕانکاریە گەورەیە کە بەسەریادێ ئەمریکا پلانی خۆی هەیە بەرنامەیە دیدگای خۆی هەیە استراتیژیستە گەورەکانی بیریان لەمانە کردوەوە ئەو ناوەندانەی دروستکردنی فکر وەکو مؤسسەی کارینجی یا دامەزراوی چاتەم هاوسی لەندەن دەمێکە تو ئەبینی 2010 کە ئیتر بەریتانیا وردە و دەدێتە پاڵ پرۆژەی ئەمریکی ئیتر پرۆژەی ئەمریکی پرۆژێکی نوێترە مەبەستی دروستکردنەوەی نەزمێکی تازەیە بۆ جیهان بێشتر لەوە ئەبینی ئەمریکایە کە لە دوای 45 جوانە بانگەشەی نیولێبرالیزمی کردو ئابووری ئازاد و بازاری ئازاد کە بەنەتیجە بۆی دەرکەوت چینیەکان تاکە سوودمەند لە ئابووری ئازاد چینە بۆیە ئێستا زیاتر بەرەو سیستەمێکی ئایزۆلەیتەڕوە بەرەو نظامێکی داخراویەوە بەردەوام تعریفی زیاترە سەپێنێ بەسەر وڵاتانەکە بازرگانی لەگەڵ چیناکرد لەگەڵ ئەمریکایەکە نافون بۆیە مەبەستی ئەوەن یعنی ئەمریکا بەرنامەی گۆڕینی کۆی سیستەمە نێودوڵەتیەکەی هەیە من قەناعەتێکم هەیە ئێمە جاران لە نێو سیستمی نێودوڵەتیەوە قانونی دەولی خوێندومانە ئەمان و الدەولە هي الشخص الوحيد في قانون الدولي دەوڵەت تاکە کارێکتەری نێو یاسای نێودوڵەتیە ئێستا ئەمانە گۆڕاوە ئەو کۆڵەکەیانی ئەمە بۆ دیدگا کۆنە بیر بکەینەوانێ لەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕۆین پێم وایە غەڵەتی گەوراکەین بۆیە کورد پێویستی بە دیدگایەکی تازەیە بۆ تێگەشتن ئەم گۆڕانکاریانە ئێمە سێ خەت یان سێ هێڵی تازە دروست بووە لە سیستمی نێودوڵەتیە یەکەمیان لە ڕووی هێزەوە لە ڕووی هێزەوانێ بێشک ئەمریکا لە ناو سیستمی نێودوڵەتیە زلهێزی جیهانەوە بە زلهێزی و لە داهاتووکی بەرچاویشا بە زلهێزیە بێنێتەوانێ بەڵام لە ڕووی ئابووریەوانێ بێشک کە چینیەکان ئەمایان تێپەڕاندەوەکو زلهێزێکیش سیستمی نێودوڵەتی قبوڵی کردوون بەڵام لە ڕووی تەکنەلۆژیا ژیری دەستکرد ئەنتەرنێتی 5G و ئەو گۆڕانکاریانەی کە دێت ئیتر دەوڵەتەکان لەم پرۆسەیە مەطرح نین دەوڵەت یای بەشدار نییە ئەوە کۆمپانیا فرەڕەگەزەکانن تای بەشدارەوە ئیلان ماسک و چێ و چێ ئەمانە کە بینیمانە خۆمە ئەگەر بە وردی تەماشای چێ مەخبارەکان بکەین زۆر وازەحە ئەمە ئیتر کۆمپانیاکانن کە تای بەشدارن و کۆمپانیاکان خاوەنی دەوڵەت نین فرەڕەگەزن سەرمایەکان ژیانیە تۆ لە سلێمانە توای بەشدار بی لەم پرۆسانەیە و ئەوەی بە خۆشحاڵیەوە بۆ کورد من پێم وایە ڕووداوێکی زۆر گرینگە ئێمە گە بتوانین لی تێ بگەین ئەتوانین بەشێک لەم ڕووداوە ناوچەیانەش کە ئێستا دێت خوێندنەوەکی باشترمان هەبێ هەڵبێن ڕۆڵ بژێڕین تایە ئەوەیە کە تاک بە تەنیا توانای ڕۆژگێڕانی هەیە لە سیستمی نێودوڵەتیە تاک ینی شخص بە تەنیا ئەتوانێت ناو سیستمی نێودوڵەتیە ڕۆڵ بجێڕێ ئیتر چیدی لە مەودوات تەنها تۆ پێویستت بە چوارچێوەی دەوڵەت نییە ئەو بۆتەکەی کە 100 ساڵە ملی کوردی گرتووە ئەبێت دەوڵەتە دەبێت بۆی ڕۆڵ بژێڕی من لێرەوە لە بەجەنابی ڕاگەێنم چیدی لە مەودوات دەوڵەت زۆر گرینگە دەوڵەتی نەتەوەی گرینگە هیچ کەسێکلاری لەمە نییە بەڵام دەوڵەت بە تەنها یعنی ئەوە نییە ینی تاک وەکو تاک بە تەنیا لە سیستمی نێودوڵەتی ڕۆڵ بجێڕێ لەم گۆشەیەوە ئەتوانی خوێندنەوە بکەی بۆ ئەوەی کە کوردێک ئەتوانێت بگاتە دووەم گەورەترین پۆست لە کۆمەلگای نێودوڵەتی کارەکەرێکی نادەوڵەتیش دەتوانین ڕۆڵی گرنگ ڕۆڵی ئەوە نەما ئەمە یەکێکە لە ترسە گەورەکانی تورک ئەو پەلە پرۆسکەیەکەی بینی لە پرۆسی ئاشتی کە بێزگە لە ینی ئینسی کورد پێویستە بە تایبەتی سەرکردایەتی پەکەکەیان دەم پارتی ئەبێ زۆر بە وریایی مامەڵە لەگەڵم دۆخای بکەن ئەو پەلە پرۆسکەیەکەی بینی تورکەکان هەیەە کەسێکی ڕەگەزپەرستی بیانی بە هەموو مێژوی خۆی دژایەتی و نەژادی کوردبوونی کردووە ئێستا بۆ باڵە هەڵگری پرۆسی ئاشتی بەشێکە لە تێگەشتن لەم گۆڕانکاریە بینی ئەو پەلێ لە لای تورکەکانەیە ئەوکۆی کە لە لای ئیماراتیەکان لە لای هەموو گەلانی کەش هەیە بەڵام ئایا ئێمە وەکو کورد تا چەندێک دەتوانین ئەم دەرفەتانە بە قۆزینەوانەی هەوڵی ڕۆڵگێڕان بدەین لە ناوم سیستەمە نێودوڵەتیە و چۆن بتوانین
لۆبیەکی بەهێز بین بۆ کوردانی ڕۆژئاوا بەجددی ئەولەویەتی استراتیژی کوردبوون ئەمڕۆ لە باشوورە ئەو دروستکردنی لۆبیەکی بەهێزە بۆ کوردی ڕۆژاوە چونکە ئەوان ئەولەویەتی استراتیژیانەوە پێویستیان باوکاری ئەمە ئایا باشوور تا چنێک دەتوانێت یارمەتی دەربێت چونکە بیرمان نەچێتەوانێت ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە نێو سیستمی نێودوڵەتی کەوتین تەپەنەوە پراوێزەوانێ هەموو دۆسیەی کوردبوون بووە بەوەی کە کوردی باشوور موچەی بدرێت یان نەدرێتێت طبعاً ئەمە کەس گلاری لە ئەوە نییە کە ئەمە مستحقاتی موچەخۆر و فەرمانبەری خۆیەتی بەڵام ئێمە هاتوونە دەرەوەی ڕووداوە نێودوڵەتیەکان و ڕووداوە ئیقلیمەکانیش ئەگەر بەدیدێکی استراتیژی ئێمە خۆی گرفتێکمانێ ئێمە ناتوانین لەسەر پلتفۆرمێ لەسەر دیدگایەکی استراتیژی بۆ کوردی باشوورە ڕێبکەوین ئەگەر ڕێکەوتنێکی ئاوا هەبێ ڕۆژئاوا کە ئێمە چنێک دەتوانین هێندە یارمەتیان بین ئەوانش هێندە دەستی ئێماگرن کە ئێمە ڕۆڵ بجێڕینەوە ناو سیستەمە نێودوڵەتیەکە بەڵام باوەڕ ناکەم تا ئێستا لە بەڵام ئەو خۆمانین تا ڕادێ بیرمان لەم دۆخە کرد بێت ڕاستە کاگەتوان ئەنی بگەڕێمەوە سەر دۆخی ئێران پێ دوای ئەمریکا تەدەخول دەکا ئوستاز تەبیعی ئەمان با بەشێکی تری پرسیارەکە پێ دوایە ئێران 2000 مل بۆ داواکاریەکانی ئەمریکا دەدا و ئایا ملدانی ئێران بۆ داواکاری ئەمریکا ئەبێتە هۆی خامۆش بوونەوەی شەقام خۆی مە گرفتێکی سەرچی کە هەمانە پێدی بە دیدگای خودی ئێرانەوە هەیە ئەو پرۆسە فکری کە توانای دروستکردنی بڕیاری هەیە لە ئێرانە ئایا ئێران ئەوێت بێتە ناو سیستمی نێودوڵەتی یا بەم شێوازە مەعزولیە بمێنێتەوانێ لە ناچوارچێوەی جغرافیاکەی خۆیان ئێستا جغرافیاکەی ئێران جغرافیاکەی پێشووتریش نییە چونکە وەکو پرۆکسی پەلوباڵ کراواتە تۆ ناو قوارەکەی خۆیان تۆ ناو خەریتەکەی خۆی ئایا ئێران ئەوێ بێتە ناو سیستمی نێودوڵەتی یان ناوێت ئەگەر بێتە ناو سیستمی نێودوڵەتیوانێ زمینەی ئەم یاریە پێش ئێران چندراوە زلهێزەکان چ کەپیتالیزمی جیهانی چنوێتی ئەوەی کە سەرمایە چنوێتی ئەمریکا چنوێتی ئەگەر ئێران بێ ئێران ئەوە دیاری ناکا کە چی ئەبێ بکرێ ئێران ئەبێ بێ سیستەمەکە قبولکە وێ بینیمان ئەو لە ناو دانوستانە لە هێرشی کراوەتە سەر وانە جەنگی 12 ڕۆژە لە ناو گەرمەی پرۆسی دانوستانی ئێرانە بۆ لەبەر ئێران بەردەوام بۆ لەسەر ئەو بیرروڕانەی خۆی بەردەوام بۆ لەسەرەوەی دانوستان بکە لەسەر پرۆژەی ئەتۆمی یان نەی کە پیتاندنی یۆرانیۆم بۆستێنێ یان نەی وەستێنێ بە ڕێژەی لە سایچەند پیتاندن بکە لە کاتێکە ئەمانە بەنسبەتی ئەمریکاوە چیری گرنگ نین ئەو مەبەستی ئەوە نییە هێندەی مەبەستی ئەوەیە کە ئەو نەزمە تازایی کە دروست ئەبێ لە کۆمەلگای نێودوڵەتی ئەمریکا بتوانێت وەکو جاران لیدەری بکە یا هیچ نەبێ لە ڕێگەی ئێتلافایەک ئەو باشە پەیماننامانەی کە دروستی ئەکا ئەو دەوڵەتانەی کە هاوپەیمانی استراتیژی ئەمریکان بتوانێت ئاراستەیان کات هێندە مەبەستیەوە نییە لە داناوخۆی واتە چیتر ئەوە چاوەڕوانی قسەی ئێران ناکرێ ئێران چۆن بیرەکاتەوە ئێران چی دەکا ئەوە معادلە نێودوڵەتیەکەی بڕیارەدا چۆن مامەڵە لەگەڵ ئێران کاگرانکۆ تۆ دیقەتی خیتابی کۆماری ئیسلامی ئێران بە لە ساڵی 1970 نە شەرقی نە غەربی نە جەنگ نە ئاشتی نە دانوستان نە شەڕکردن ئەم دوالیزمە لە کۆی خیتابەکەی وجودی هەیە تەوان لە ڕابردووە لە دوای ئەم چەند ساڵی پێشوو خیتابی جدی کۆماری ئیسلامی ئێرانەوە بوو نە جەنگ نە ئاشتی هەردووکیان پێکرد دانوستانیشی کرد جەنگیشی کرد ئەمە زمینەیەکی یاریە چندراوە تۆ ڕائەکێشە یاریەکە زۆر لەوە گەورەتر ئێران بتوانێت ئەم دقەیە ڕۆڵی تا بجێڕێ یا ئابە ئوسلوبەیەکەی بینی لە ناو نەخشەی وڵاتەکەی خۆیدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو بنبەستی زیاتر بەرەو بنبەستی زیاتر ئەڕوا خۆی بگرفتەکە لەوایە ئێران پێی وایە قۆناغێکە کۆمەلگای نێودوڵەتی پیا تێپەڕێ 2 بۆ 3 ساڵە ئەگەر بتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنێ ئیتر ئێرانێکی گەورە ئێرانێکی شکوفا ئێرانێک کە ئەتوانێت بەو زلهێزیەی کە لە ڕۆیای خۆیان بڕوای پێێتی بمێنێتەوە بەڵام ئایا وایە ئەومە پرسیارەکەی ئەمە ڕۆیای ئێرانیە بەڵام ئەوەی کە لە ساحەکە ئەبینرێ بەم ئوسلوبە نییە ئێمە ئێرانێکە بینی ڕۆژ بە ڕۆژ زیاتر طبعاً پلانەکە بەم جۆرە بووە ئێران بچێتەوە سنوورەکانی خۆی محاسەڕەیەکی گەمارۆدانێکی جوگرافیایی دەور تا دەوری سیستمی ئێرانی ئێمە لە ڕووداوەکانی ئەفغانستان کۆریدۆری زەنگزور شەڕی ئازەربایجان ئەمە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەیت تەنها ئەوەیە کە ئێران لە پرۆکسی بوون بچێشێتەوە بێتەوە ناو سنووری خۆی شۆڕش بەرنەوە ناوخۆی ئێستا لە ناوخۆیەتی بەڵام لە ناو خۆشە لی ناگەڕن لە ناو خۆشیان لێگەڕان نییە خۆ ئەمەی کە ڕوئەدات تەنها لێکەوتە نێودوڵەتیەکە نییە لێکەوتە ناوخۆیەکەشیە ئەم سیستەما یعنی بەرەو پێشەوە ئەڕوا بە بیرکردنەوەی خۆی بەڵام لە کاتێکا ڕۆژ و بە ڕۆژ نزیکە بێتەوانێت لە بنبەست یعنی ئێستا ئێدراوی ئێرانی لەگەڵ یەکەم لە حەزەی شۆڕش لە ساڵ 1970 تاوەکو ئێستا 20,000 جار بە هاکی خۆی لەدەزاوە هەڵاوسان لە ئێرانە دوژمارەیە لە کاتێک هەڵاوسانی زۆربەی وڵاتانی کە ئێمەی بینین مەسەلەن لە سایە 4 لە سایە 3 لە سایە 6 لە سایە هەڵاوسان لە کۆمەڵی ئێرانە لە سایە 7 هەڵاوسانی دوژمارەیە
پەیوەندی بە دیدگاکەەوە هەیە ئایا تەماشاکردنی ئەم هەڵاوسانە تەنها ناخۆیە لە کاتێکە بەسیترین لێکچەرەکانی زانستی ئابوووریەوەمان پێڵێ هەڵاوسان زیاتر سیاسیە پەیوەندی بۆ هەیە کە تۆ دەرکراوی لە نێو سیستمی نێودوڵەتی ینی ڕێگەی مامەڵی بانکیت پێ نادرێ نەوتەکەت ناتوانانی بە ئاسانی بفرۆشی و ئێستا تەنها منفەزێک کە ئێران یەشتوتوانی و نەوتەیەکە بە چین یەفرۆشێ ئەتوانی لەم منزەرەوە خوێندنەوە بکەیت بۆ کوێ بۆ ئەو لێدانی ڤەنزوێلا ڕاستە کاگەتوان دو پرسیارم حەزەکەم ینی بۆ چنی تۆ بزانم ئەم دۆخە بە کوێیەکە ینی ئێمار چەندە هەڵ ئینتەرنێت بڕاوە لەگەڵ ئێراندا نازانین وردەکارێکی وی لەوێ ڕوودەدا چییە بەڵام پێ دوام دۆخە تاکی بەردەوام دەبێ بەم شێوازە ئەگەر وەکو ناوخۆ سەیری کەین ئەم دۆخە من طبعاً فەرقی هەیە لەگەڵەوەی کە تۆ دڵت چی ئەوێ لەگەڵ خوێندنەوە بۆ پێویستە واز لەوە بێنین بەجددی پۆپۆلیستیانە بیر لە ڕووداوەکان بکەین و من ئەگەرەوەکو کوربوون بیرکەمەوانێ بیرێکی کاکەمەوە زۆر جیاوازە لەم قسانی کەیکەم بەڵام من پێم وانە ئەم خۆپیشاندانە لە ناوخۆی ئێرانە بەبێ دەستێوەردانی نێودوڵەتی بگاتەی شوێن چکە ئەزمموی ڕابردووی هەیە بە هیچ جۆرێک ناگاتە لەبەرەوەی ئێمە ئەم ڕەوەندەمان باس کرد ڕەوەندی دروستکردنی گۆڕانکاری لە ئێران لەکە ئەم سێ فاکتەرە پێکەوە عامل بوون دەست لە دەستی یەکتری بەرەو پێشەوە ڕۆشتون گاندوانەتە نەتیجەیەک ئێستا چارەنووسی ئێران ئێستا بۆ من ئەگەر لە سایە دەش ئەو گروپانە حسابکەی لە ئێرانە کە پێیانتە گروپی حیزبوڵایی کە ئایندە و داهاتووی خۆیان بەستۆتەوە بەم ڕژێمەوە و هیچ داهاتوێک چاوەڕیان ناکە ئەمانە بە شێوازێکی زنجیری بەسترانەوە بەم سیستەمەوە بۆیە ئەبینی دوێنێ کە داوایان لێکراوە لە مەرجعەتی خۆیانەوە بێنە سەر جادە بەبێ جیاوازی ئیسلاح تەڵەب و ریفۆرم خواست بەبێ جیاوازی ئوسوڵگەرا و ئەوەی کە ریفۆرمی هەیە ئیداوای ئەتیدالیەکە یا ئاینی یا غەیری ئاینی ئەوەی کە ئازانێ چارەنووسی خۆی بەسراوەتەوە بە داهاتوی ئەم ڕژێمەوە دێتە سەر جادە ئەمێ ڕێگرە لەوەی کە کە بگاتە دەرەنجام دووەمیشان ئەو ئۆپۆزیسیۆنەیە کە لە دەرەوە دروست بووە کوڕەکەی شاهی ئەوەیە ئایندی وڵاتی بدرێتە دەست خۆی کوڕی شاب 6 ساڵە دەرکەوتووە کۆی خەباتی 46 ساڵەی گەلانی ئێران کە معارەزە بوون لە دەرەوە یا لە ناوخۆیە یا بەرەنگاری ئەم سیستەمە بوون لە بە هەر ئاستێک فکریەن سیاسیەن خۆ پیشاندانەکانی دەرەوەمانە بە هیچ جۆرێک ئەم ئینسانەتیایە بوونی نەبووە ینی ئێستا ئەو گرفتە دروست بوو ئایا ئەم کوڕە چۆن لە پڕ لە خلالی 3-4 ساڵە هەر پەیوەندی بۆ هەیە کە هیچ لیدەرێک هیچ ئومێدێک لەو تاریکایە هیچ کەسێکیان نییە کە بتوانێت ئومێدێکی لەسەر هەڵبەستن و لە ڕێگەی ئەو میدیا ئەمە ڕۆڵی میدیا ئەو خۆتان باشتر ئەزانن میدیا ئەتوانێت دروستکردنی ڕۆڵی هەیە و ئەو تەلەڤیزیۆنایی لە دەرەوە هەیە و کەناڵی ئینتەرناشنال و منەوتەوە ئەمانە پرۆسەیەکیان دەست پێ کردووە پرۆسەی نۆستالۆژیای مێژوو بیانی بەردەوام پیشاندانی مێژوە کۆنەکەی فارس کە ئەمانە شا ئەوەی کردووە بۆ ئێران شا وڵاتێکی مقتەدیر بۆ توانی وەتی کردووە جێوێکیان ڕەخسێنراوە کە ئەگەر داهاتوویەک هەبێت بۆ ئێران داهاتوویە کە لەسەر دەستی کوڕەکەی شا لە کاتێک ئێمەمان بیر نەچێتوانێ ئەگەر شا و نیزامی شایەنشایی ئێران بە جۆرێک لە جۆرەکان سیستەمێکی کراوە بووایە بەقەی مسقالە زەڕەیەک ڕێگەی بە ئازادی سیاسی باە بە هەموو گەلانی ئێران بە کوردیشەوە کە کوردێکێکە لە گەورەترین قوربانیەکانی ئێمە بێمان نەچێت دوو دانە سەرکردەی گەورەی کوردی کە هەر یەکێکیان پۆتانسۆلی ئەویان تیا بۆ بیانی پارچەیەکی کوردستان ئیدارە بکەن و ئێمە لەسەر دەستی خانەوادی ئەم پەهلەوی لە بین چوون و لە سێدارە دراون هەم سمکۆی شکاک لەسەر دەستی باپیری و پێشەوە قازی محەممەدیش لەسەر دەستی باوکی ئەجا ئێستا ئەو خوێنەوەی هەیە تۆ ئەگەر تەماشایەکی کۆمەڵگەی دەرەوەی ئێران بکەی ئەوەی کە دیاسپۆرایە ئەوەی لە ئەوروپا و زیاتر لە ئەمریکان چکە ئێمە بیرمانەجە کۆمەڵگەی دەرەوەی ئێرانی 8 ملیۆن کەسە کۆمەڵگەیەکی زۆر یعنی کەسێکی معقول یا ڕۆشنبیر یا کەسێکی ئەوەی کە لە ڕابردووە باجی داوە قوربانی سەختی داوە بۆ ئەوەی کە بۆ داهاتوێکی ڕوونتر بۆ داهاتوێکی ئازادی لە ناو ئێرانە لەگەڵم کەسیان نایبێ مە کەسێکی دیکتاتۆرە تەنانەت ئەوانەی کە لە ڕابردووە ڕاوێژکاری بوون توانای ئەوەی نییە یەک ڕخنەی لێ بگری بلۆگ ئەکرێی و بەدەیان فەیسبوک و ئەکاون هێرشەکەنە سەرت و ڕخنە لێگرن بۆیە ئەبینی کوردەکان ئەو ئیسعابیان نییە بۆ کوڕیشات چونکە ئەگەر علەمێکی بچکۆلەی کوردستان لە وڵاتێکا کە خۆپیشاندان نەکرێت بۆ داهاتوو ئێران پێیان حەزم ناکرێ ئەسەن ئەوان کوردیان وەکو تەقتاڕادێ بچووکتر کردوتەوەلەوەی کە ئێستا ئێرانەمان ناسێ وەکو ئەشتر سەیرەکەی و بە هیچ جۆرێک ئیسعابیەوە ناکە باسی کوردبوون بکەی تۆ تەجزیە تەڵەبی یعنی جودایی خواز و بە هەموو جۆرێک فرەدایاتە دەرەوانێ و ئیرادی فکری نیزام و وڵاتە بەڵێ سپاس دەکەم زۆر بەڕێز کاگەتوانمەد لێکۆڵەری سیاست ئێران سپاس بۆ زانیاریە وردەکانت لەسەر ئێران بەرنامەی کەشمان دەبێت البەتە لە ڕۆژانی ئایندەدا سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن بەخێرات سەرچاو